نیرشن کو داعش انجام داده دبچینه جم نوچگانه ما ربوار کاکی کو لخازر دگل مده ربوار افدمت باش ربوار اگر نوترین زانیاریان لسر وان ایرشن ایرو بده اما والله شو صلاتان ليبت من يسال غازرم بيش اسوا قصه قال ودكم دياره دنجي تقدت دنجي دوش كده كدياره تاكو استاش شركه ياخذ او بيقدادانه بردوام لنوان هزي بيشمرگه و هر واتسك داراني داعش دا ووكوي كاما بينيمان نزيكي نو امبولانس هات كوتيان برينداري تيدايا باشا پشتو ريبوار جمجولك اما هز دچيت بو او ناوچانه شوينكاني شر چيه بلا شو عندما لسروش حساب كم دياره پیش استا هزكي تایبت هاتن بو پشتیوانی هزکانی پیشمرگه لو سلوله و هر وها خەڵکێکی زۆری خۆبەخش لێرن دیارە نزیکەی ئەگەر بڵێم 500 بۆ 600 تاکو 700 نەفەریش لێرە ئامادەن یاخود خەڵکی سڤیلن وەکو خۆبەخش هاتو بۆ پشتگیری لە هێزەکانی پێشمەرگە لەو سنوورە ئەوە تەنها لەو سنوورە نیە لاخو لە محوەری غازر نییە بەڵکو لە محوەرەکانی تری ئێمە پەیوەندیمان پێوەیان کردووە و قسەمان لەگەڵ فەرماندەکان کردووە دەڵێن ژمارەیەکی زۆری هاوڵاتیان هاتوون بۆ پشتگیری هێزی پێشمەرگە لەو شوێنانەی کە شەڕی تێداوە بەتابەتی محوەری غازر کە ئێستا وەکەوەی دەبینن ژمارەیەکی زۆری هاوڵاتیان وەکو خۆبەخش هاتوون وەروە محوەرەکانی تریش وەکو ناوەران و وەروەها محوەری باشیکیش لەوێ ژمارەیەکی زۆری هاوڵاتیان هاتون بۆ پشتگیری هێزەکانی پێشمەرگە شوان دەمێ باسی ئەوە بکەم کە پێش ئێستا دیارە فڕۆکەکانی هاوپەیمانان چەندین جار بۆردومانی چەکدارانی داعشیان کرد لێرە و ئەو ئۆتۆمبیلانە یاخود ئەو شوێنانەی کە چەکدارانی داعش تەقیان لە هێزەکانی پێشمەرگە دەکرد یاخود تێیدا خۆیان حەشاردا بوو فڕۆکانی هاوپەیمانان چەندین جار بە چڕی بۆردومانی مۆلگەکان و بۆلگەکە یاخود بڵێن ئەو شوێنانەی کە داعشی لێبووە تەقی لە هێزەکانی پێشمەرگە دەکرد بەڵام نزیکەی 20 دقەیەک دەبێتن فڕۆکەکان نەماون بەڵام هەر کاتێک وە خۆی کە فەرماندەکان دەڵێن هەر کاتێک پێویستیان هەبێتن ئەوان دەتوانن یاخود فڕۆکان دێن بۆردومانیان دەکەن و بەگشتی ئێستا ڕەوشەکە باشتر بووە لە پێش ئێستا و بەتابەتیش لە سەر لە هێوارە کە شەڕێکی زۆر قورسە بوو لە نێوان هێزی پێشمەرگە و چەکدارانی داعش باشە ڕێبوار ئەو شەڕە تا ئێستا ژەروە بە قورسی ماوەتەوە یاخود تەنها بە دۆشکە تەقە لە یەکتری دەکەن شەڕەکە بەو شێوە نەماوەتەوە کە سەر لە هێوارە هەبوو ئێستا شەڕەکە هێوتر بۆتەوە و هێزی پێشمەرگە پاڵپشتێکی باشی هەیە و خەڵکێکی زۆری خۆبەخش لەگەڵیاندا وەروە هێزیشیان بۆ هاتووە هەروەها پژیرێکی زۆریشیان بۆ هاتووە لە هەم لە مەسن لە ڕووی چەک و پێداویستی سەربازی خۆیانەوە دیارە کە ئێستا هێزی پێشمەرگە زۆر مسەیتر بووە لەو کاتی کە سەرەتا چەکدارانی داعش هێرشیان کردووە و ئێستاکە ڕەوشەکە زۆر باشتر بووە لە سەر لە هێوارە و تەنها ئەوەیە کە وەک خۆیان باسی دەکەن ژمارەیەک یاخود چەند چەکدارێکی داعش لەناو گوندەکانی تەلەسوەد یاخود لەو ئاوەکەوە ماون تەقە دەکەن هیچ هێزەکانی پێشمەرگەش وەڵامیان دەدەن باشە ڕێبوار بارودۆخی کەشوهاوا چۆنە وەکو باس دەکرا ینی داعش سوودی لەو تەمومژێ بینی بوو کە لە ناوچەکە هەبوو ئەو تەمومژە ڕەویوەتەوە بەڵام ئێستاکە بارودۆخی کەشوها ڕاستی زۆر سادە و هەروەها بەهۆی ئەوەی کە لێرە ڕووباری غازر هەیە وەروەها زێ گەورە لەو بەرەوەیە دیارە ئەوە بۆتە هۆی ئەوەی کە تەمێک دروست بکاتن و ئەوەش تا ڕادەیە کێشەی بۆ هێزی پێشمەرگە دروست کردووە دیارەوە یەکێکە لە کێشانە بەڵام هەرچۆنێک بێتن هێزی پێشمەرگە لە وەخۆیان و ئێمەش کە بچینە پێشەوە بینیمان لە ئامادە باشێکی تەواودان و هەروەها وەک باسشم کرد هێزێکی زۆری پاڵپشتی وەروەها ژمارەی زۆری خۆبەخشیش لەگەڵیاندا لە پێشەوەش خۆبەخشیان لەگەڵدایە بۆ ئەوەی کە هەر ڕووداوێک بێتە پێشەوە ئەوان ئامادەکاریەکانی خۆیان بە تەواوی ئەنجام داوە بەڵێ ڕێبوار کاکەین و چەگانێ نارتی لە خازرێ لە چەپەرێن هێزێن پێشمەرگە